چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ کۆتایی هاتن بەو ماوەیەی کە وەزارەتی شارەوانی هەرێم دیاری کردووە بۆ کەمکردنەوەی کرێی نەبەستنی پێوەری ئاو بۆ ئەو ماڵ و شوێنە بازرگانیانەی کە تا ئێستا نەیان بەستووە. لێبسراوی ڕاگەیاندنی ئاوی سلەیمانی دەڵێت لە سلەیمانی 190,000 هاوبەشی ئاو هەیە. لەو ڕێژەیە نزیکەی 25,000یان پێوەریان نەبەستووە. لە ڕابردوودا ئەو هاوڵاتیانەی کە پێوەرەکەیان نەبەست بوو 80,000 دیناریان لێوەردەگیرا، بەڵام بە بڕیاری وەزارەتی شارەوانی ئەو پارەیە کەم کراوەتەوە تا ڕۆژی 21 نیسانیش بەردەوام دەبێت. لە ئێستادا 20,000 دیناری بۆ مانگێک ئەژمارە کرێت ئەوەی کە پێوەری ئاوی نەبەستەوە، بەس ئەوەی کە پێوەری ئاوی بەستەوە پێی بەکارهێنانەکەی چەندی ئاو بەکاربێنێت ئەو نەبەو بەروارەوە مانگی هاوڵاتیان 80,000 دیناریان بۆ ئەژمارە کرێت لە بەری بەستنی پێوەری ئاو. کەی پێوەرە ئاوەکەیان بەست ئەوە بێن لێرە قەیدیکەن لە دوای ئەوانێ پارەکە بە پێی پێوەری ئاوەکە چەندێک ئاو بەکاربێنن ئەو نەبەڕی پارەی ئاویان بۆ دێتەوانێ. بڕیاری کەمکردنەوەی کرێی نەبەستنی پێوەری ئاو لە قەزاو ناحیەکان کەمترە کە بەپێی بڕیارەکەی وەزارەتی شارەوانی 10,000 دینار لەو هاوبەشانە وەردەگیرێت. لەو شوێنانەش 110,000 هاوبەشی ئاو هەیە. لە دوای دەرچوونی بڕیارەکەش ڕێژەی بەستنی پێوەری ئاو لەلایەن هاوڵاتیانەوە بۆ تێگڕای مانگانە بۆ لە 161 زیادی کردووە. دەرەوەیشان لە 80,000 بۆ 10,000 داشکانەکەی بۆ کراوە. کۆتا جارکە ئەم لێخۆشببوونەی ترکرایەوە لە تێگڕای ماگانەیە بۆ هاوڵاتیان ڕێژێکی زۆر باشە. ئێمە بە تەقریبی ئەتوانی بڵین لە 158 هاوڵاتیان پێوەریان بەست بوو. ئێستا بەرز بۆ ئەو ڕێژێ بۆ لە 161 و زیاتریش بە نزیکەی. لە دوای 22 2023 تێگڕای ماگانە بۆ هەر هاوڵاتیەک یاخود بڵین بۆ هەر ماڵێک 45,000 دینارە بێت. ئەگەر پێوەر نەبەستێت، ئەگەر بیبەستێت بەپێی پێوەر پارەی لێوەرەگیرێت. لە شاری سلەیمانی 18 بنکە دیاری کراوە بۆ خێرا ڕاپەڕاندنی کاری هاوڵاتیان لەو بنکانە بۆ ئەوەی ئەو بڕیاری کەمکردنەوەیە بیانگرێتەوە. هاوکات لە قەزا و ناحیەکانیش زیاتر لە 30 بنکە هەیە بۆ ئەوەی هاوڵاتیان دەست بە جێبەجێکردنی مامەڵەی بەستنی پێوەرەکانیان بکەن. هێمن کەمال، کورتساد نیوز، سلەیمانی.